و هەموو کاتێکتان باش بەرنامەی ئەم شەوی ڕاوێ ڕۆژ سێتەوە لەخۆ دەگرێت لە تەوەری یەکەمدا دەپرسین پارتی کارگەرانی کوردستان پەکەکە پێدەنێتە 40 ساڵەی دامەزراندنی خۆیەوە کار و خەباتی ئەو پارتە تا چەندە سەرکەوتوو بووە دەستکەوتەکانی چی بوون لە ئەمڕۆدا لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوین پێگە و ڕۆڵی چیە هەروە پێگە و ڕۆڵی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان کە دامەزرێنەری ئەم پارتە بووە لە چیدایە مرۆڤ چۆن هەڵسەنگاندنێکی بۆ بکە ڕەخنەکانی سەر پەکەکە چین لە تەوەری دووەمیشدا باز لە هێرشی فڕۆکەجێنگەکانی ڕژێمی تورک بۆ سەر گەریلاکانی یەرەکەی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان هەڵبەتە لە نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین دۆخی ڕۆژهەڵاتی کوردستانیش دەخێنە بەرباس و گفتوگۆ لەوێشەوە هەڵبەتە ئەو یەکێتیە نەتەوەیە و سەرهەڵدان ئاسایی کە بە شێوازی بەدەمەوەچوونی لێقەوماوان لە بوومەلەرزەکەی کرماشان بینرا دەخینە بەرباس و گفتوگۆی تایبەت هەڵی دەسەنگێنین ڕەوشی ڕژێمی ئێران و دەستێوەردانەکانی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوینیش تاو توێ دەکەین هەڵبەتە ئەگەر کاتیشمان مایەوە قسە و باسێکیش لە تەوەری سێمدا لە سەر باشووری کوردستان دەکەین بۆ مەبەستەش میوانداریمان کردووە لە زۆر بەڕێز عەبدوڕەحمانی حاجی ئەحمەدی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆمەڵگەی دیموکراتی ڕۆژهەڵاتی کوردستان کۆدار کە لێرە ئێستا میوانمانم ئەڤاڵ حاجی ئەحمەدی زۆر زۆر بەخێر بێن زۆر سپاسان دەکەم سپاس بۆ تەماشاچیانی ئێ و بەرنامەکەشتان سپاس بۆ بەڕێزت هەواڵ حاجی هەڵبەتە دەستپێک ئەمڕۆ دووەمین ساڵڕۆژی شەهیدکردنی پارێزگارێکی بیرۆی ئامەدە پارێزەرانی ئامەد ئێڵچی جێخۆیەتی دەستپێکی بەرنمەکە سڵاوێک بۆ ڕۆحی ئەو بنێرین و پێشی بڵێن کە ئێمە لەسەر ڕێباز و خەباتەکەی ئەو بەردەوام دەبین و ڕێگە نادەین ئەو ڕێبازیان کوێر بێتەوە گەر بەڕێزی شت پەیامێکە دەبێت جێگای خۆیەتی ئەمی شەرعینی شت ئێمە هەر لەسەر ڕێبازی بین ئەوانەی دوای ئێمەش دێن هەر لەسەر ئەو ڕێبازن ئەو ڕێبازە ئیدامەی دەبێت هەتا سەر دەکەوێت دیارە بەشی ئەوانەی کە دەو ڕێگایدا شەهید بوون لە هەمووان زیاتر بەشیان تێدایە بەڵێ باشە بچینە نێو تەوەرەکانی بەرنامەوە وردە وردە دواییش گفتوگویان لەسەرکەن هەڵبەتە دەزانین پەکەکە پێ دەنێتە چلەمین ساڵیادی دامەزراندنیەوە بابزانین بەڕێز عەبدوڵڵا ئۆجلان خۆی چۆن بازی لەو ڕۆژگارە سەختە دەکا کە پەکەکەی تێدا دامەزرێنراوە یاخود ئەو هەنگاوانە چی بوون لە بارودۆخێکی دژواردا ئەو پێیان هەستاوە گوێبیستی ئەو وتانەی بەڕێزیان دەبین پاشان دێمەوە لەسەر بنەمای قسەکانی ئەو هەندێک گفتوگۆ دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان کە 19 ساڵە لە زینداندایە و گۆشەگیریەکی سەخت بەسەریدا سەپێنراوە ئەمڕۆکەش مەخابن تا ئەم ساتانەی کە ئێمە قسە دەکەین ماوەیەکی زۆرە چارەنووسینا دیارە مەترسی لە سەر ژیانی هەیە هەڵبەتە ئەو لەسەر دامەزراندنی پەکەکە هەڵسەنگاندنی گرنگی کردووە ئێمە ئەم شەو بەشێک لە هەڵسەنگاندانە دەخینە ڕوو ئەو دەڵێت تاکو تەنها و لە دۆخێکی زۆر دژواردا کە هێندە بەشی گۆڕێک کە شوێنی نەبووە دەستی داوەتە خەباتێکی سەخت کارێکی وها خەڵکانێک لەو کاتەدا بەشێتی و خۆکوژی و بێئەنجامی لە قەڵەمیان داوە ستەم و زۆرداری لەو سەردەمەدا کە دەوڵەتی تور پەیڕەوی کردووە هەموو سنوورێکی بەزاندووە تەسلیمیەت و بێهیوایی باڵی بەسەر هەموو لایەکدا کێشاوە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجلان وەها باز لە دەستپێشی سەخت و دژواری خەبات و تێکۆشانی پەکەکە دەکات و دەڵێت کاتێ دەستم پێکرد کوربوون و کوردایەتی شوورەیی بوون و ناسنامەی کوردی سڕابوویەوە بێهیوایی باڵی بەسەر هەموواندا کێشا بوو ستەم و زۆرداری دەوڵەتی تورکیا لە بەرزترین ئاستا بوو بەقەد جێی گۆڕێکم شوێنم نەبوو بە ئارامی لەنگەری تێدا بگرم ئۆجلان ئاشکرای دەکا لەو سەردەمەدا کاتێک بە مێژووی نەتەوەکەمدا گەڕام و سەیری شۆڕشەکانیم کرد وێڕای پێزانین و مەزنی قوربانیەکانی ئەو شۆڕشانە بەڵام شتێکم دەست نەکەوت بیکەمە بنەمە و بناغەی دەستپێشی خەبات و تێکۆشانەکەم بۆیە داڕشنەوەی سەر لە نوێم بۆ مرۆڤی کورد و شۆڕش و تێکۆشانەکەی کردەوە گەلی کورد لەبەرەوەی هیچ کەسێکی تری نەبوو ناچار بووم پاش 2000 ساڵ
هەڵوێستی زۆر لەوەی عیسا زەحمەتتر بگرمەستۆم ڕۆڵی کەوەی شۆڕژێڕیشم خستەستۆم و پیرۆزیەکەی حەزرەتی ئیبراهیم هەو چرک کردەوە کۆچەکەی منیش لە باکوورەوە بۆ ڕۆژاوای کوردستان وەک کۆچەکەی ئیبراهیم بوو لە ڕەحاوە بۆ سەرزەمینی کەنعان سەردەمی پەکەکە زۆر دەچوێتە سەردەمی سەختی دەستپێشی ئیسلام و حەزرەتی محەممەد لە ڕاستیدا من بۆ گەلەکەم بوومە مەم و دەروێشی هەموو زین و عەدوڵەکان لە دوای ئاخیمان و مەزدەک و بابەکەوە بیگرە تا دەگاتە تەنیایی حسێن لە کەربەلا بوومە هەڵگری عەشقی ڕاستەقینەی مەنسووری حەلاج پلەی دۆستایەتی پیرسوڵتان هاوڕێی دەنیس و ئیبراهیم و ماهیر بووم جەنگاوەرێکی تۆڵەسێنی مەزلوم خەیری کەمال و فەرهاد بووم بەم جۆرە دوانمونەی ئەو کەسانە بووم کە لە سەردەمێکدا بە هەزاران کەسی کردە یەک و وشیاری کردنەوە ئەم ئەڤینداریەی مرۆڤایەتی تەنها دۆزی بەرخۆدان و شەڕیان نەبوو بەڵکو داواکاری ئاشتیان هەبوو کە دەرفەتی بەدیهێنانیان نەبوو. بەڵێ دێنەوە خزمەتی بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی لەوە دەست پێ بکەم ینی من ئەم چەند جار ئەم وتانەی ڕێبەراپۆ گوێم لێگرتەوە خوێندمەوە زۆر کاریگەریان لەسەر منە بوو بە تایبەتی لە دەستپێکدا دەڵێت ئەو کاتێک کە من دەستمان پێکرد بارودۆخەکە زۆر سەخت بوو کوردایەتی شوورەیی بوو کوردبوون نەما بوو تەسلیمیەت باڵی بەسەر هەموو لایەکە کێشا بوو بە هیوایی هەبوو یعنی لە دۆخێکی وادا ئەو هەواڵەکانی دیکەی دێن پارتی کارگەرانی کوردستان دەمەزرێنن مرۆڤ چۆن خوێندنەوەی بۆ بکە ئەو سەردەمەی کە پێکاکەی تێدا دروست بوو بە تایبەتی لە باکووری کوردستان لەو بەشەی کە پارتی کارکەرین کوردستانی تێدا دروست بوو بە عەقیدەی من بە بیر و باوەڕی من ئەو دەمە دیارە من گەنج بووم و فعالیش بووم و ئاکتیویش بووم شتێک نەما بوو بە نێوی کورد شتەکە بی بە تەواوی ئینسان شکی وەی دەکرد کە ملەتی کورد لەبێ ئاسمیلە بۆ نەماوە بەڵام بە پێکهاتن بە لەدایکبوونی پێکاکای ئاڵوگۆڕێکی گەورە لە نەک هەر لە کوردستانی لە سەراسەری ڕۆژهەڵاتی ناوین پێکات ئێستا ئەمە دەنەزەر بگرین جارە لە پێشدا لە کوردستان بە لەدایکبوونی پێکاکای لە کوردستانی فەلسەفەی خەباتی ڕزگاری خوازی لەدایک بوو هەتا پێکاکا بەوجود هاتۆ گەلێک سەر هەڵدان کراون گەلێک ڕاپەڕین هەبوونە بەڵام فەلسەفەیەکی مربوط بە گەلی کوردیان نەبووە بۆیە بەڕێزۆجلانی دەڵێت بۆەوەی کە ئەم خەبات و تێکۆشانە دەست پێ بکەم چوون پێداچوونەوەم بە شۆڕشەکان یا سەرهەڵدانەکانی پێشووی خۆمدا کرد شتێکم دەست نەکەوت ینی بیکەمە بناغە بۆ ئەم خەبات و تێکۆشانە نوێ 100% ڕاستە ئەو سەر هەڵدانانە کە کراون نزیکەی 30 دانن ئەوەی کە دەمێژوودا تۆمار کراون هیچیان لەوانی پێشە خۆی کەلکی وەرنەگرتووە ئەلەتەکەی چێت چونکی ئارشیوێکیان نەبووە چونکی مێژوویەکیان نەبووە سەر هەڵدانێک بووە سەر هەڵدانەکە هەستاوە هەتا ئەو ئەندازەی کە بڕی کردو دوایە سەرۆکەکەی گیراوە یا ئێدام کراوە یا کوژراوە و ڕاپەڕینەکەش لە بین چۆ نەماوە هەر بۆیەشە ئیدی پاشی بیش هیچ شتێک نەماوە بەڵام بۆ جاری یەکەم دیارە بە بێئینساف نەبین کۆماری کوردستانیش شۆڕش بوو بۆ جاری یەکەمە پاش کۆماری کوردستان کە لە کوردستانی شۆڕش کراوە چونکی خاوەنی فەلسەفەی خۆیەتی خاوەنی ئیدئۆلۆژی خۆیەتی خاوەنی پرۆژەی خۆیەتی خاوەنی سیستەمیش بۆ وەختێک کە دەڵێن شۆڕش یانی سیستیم دەگەڵە خۆی دێنێ سیستیم دەگۆڕێ ئەوەیە کە لە کوردستان کەوتە سەردەمێکی نوێ سەردەمێکی تازە ئەو سەردەمە چییە بە بیر و باوەڕی من ئۆ جاری یەکەمە دەمێژووی کووردا
کە نوخبەی سیاسی شار سەر دەکەوێت بەسەر نوخبەی عەشیرەتیدا لە سەرهەڵدانەکان پێشوو یا لە ڕاپەڕینەکانی پێشوودا هەمیشە نوخبەی عەشیرەتی زاڵ بووە بەسەر نوخبەی ئیشارستانیدا بۆ جاری یەکەم ئەویش عیلەتەکەی چیە؟ عیلەتەکەی ئەوەیە کە پارتی کارکەرێن کوردستانێ لە دانشگایە ڕادەست پێ دەکا نە لە ماڵە شێخێکی یا مەلایەکی یا سەرۆک عەشیرەیەکی یا بنەماڵێکی خوێندنەوەی قوڵیشیە بۆ شۆڕشەکانی وەختێک کە لە زانستگا ڕادەست پێ دەکا وەختێک لە زانستگا ڕادەست پێ دەکا کارەکانی زیاتر علمی دەبن لەسەر ئەساسی علم لەسەر زانستی سیاسی دێنە پێشیە تۆ فکرەوە بکەوە پاش زیاتر لە 200 ساڵە کورد سەرهەڵدان و ڕاپەڕینی کردەوە بەڵام بۆ جاری یەکەمە کورد سەرکەوتۆ کە شۆڕشەکەی ببێتە ئینتەرناسیۆناڵ تۆ بزانە ئەوەش هەموو سەرچاوەکەی ئەو فەلسفەی خەباتی ڕزگاری خوازیە کە ئیش سەرۆک ئاپۆیە بەڵێ ئەو ئاماژەی پێدەدا دەڵێ ینی شتێکی سەیرە خوێندنەوەی بۆ سەردەمی حەزرەتی عیسا و خەبات و سەرهەڵدانەکەی ئەو هەبووە بۆ مەزدەک بۆ مانی بۆ حەزرەتی ئیبراهیم دەیچوێنێتە سەدری ئیسلام سەرەتا ئیسلام و بارودۆخی لە جەزیرەی عەرەبیدا بووە ینی ئەمانە وای لێ دەکات دەرەنجام حرەکەتێکی جیهانی لێ دەرخات تەنها ناوچەی حرەکەتەکەش بۆ جیهانی عیلەتەکەی چییە؟ عیلەتەکەی ئەوەیە ئێستا لە کوبانی ئێوە باشتریش دەزانن چەند کەسی ئەمریکی و ژاپۆنی و ئاوسترالیایی و کانادایی و ئەڵمانی و ئینگلیزی و عەرەب و چۆ لەوێ شەهید بوون چەند بەشداری بەڕاستی دەتوانی بڵێ شۆڕشێکی ئینتەرناسیۆناڵە شۆڕشێکی نەتەوەیە و ئەوجار ئەو فەلسەفە لەوێش ئەوەشی دەرباز کردەوە تۆ بزانە ئەمریکای لاتین لە ئەمریکای لاتین وەختێک ئەردۆغان سەفەرێ دەکات دەچێت بۆ ئارژانتین یا بۆ نیکارەگەوا یا نازانم بۆ چۆ لەوێ خەڵکی وێ پێشی پێدەگرن وەکو دۆستی کورد عیلەتەکەی چیەوە؟ ئەوە جاری یەکەمە لە مێژووی کورددا شتێکی ئاوا ڕوودەدا کە ئەو فەلسەفە ئیدی دەبێتە فەلسەفەیەکی جەهانگیر نە لە ڕۆژهەڵاتی ناویندا دەمێنێت تۆ بزانە مەسەلەی ژن من بەس ئازاد دەبێ بلا فاصلە ڕۆژی دوایە 120 کچی عەرەب دەزەدەنە ئەسلحەی کچی عەرەب لە دنیای ئیسلامدا دێتە مەیدانێ ڕقە ئازاد دەبێ دوو فەوجی ژنی عەرەب دروست دەبێ لە ناوەندی خەلافەتەکەی داعش ئەوە هەر لەوێژ نامێنێ ئەوە تووفانێکە ئەو فەلسەفە تووفانێکە دێ ڕۆژهەڵاتی ناوین بەر خۆی دەدا هیچ دنیای سێوەمیش دەگرێتەوە ئەوە جێگای بەڕاستی جێگای شانازیە تۆ هەر بزانە دەگەڵ لەدایکبوونی پێکاکای تێرمینۆلۆگی سیاسی لە کوردستانی هەموو گۆڕاوە هەتا پێکاکە لەدایکچێنە بۆ خەڵک هەردیان کوت کوردستانی ئێرانێ کوردستانی عێراقێ کوردستانی سووریە یەکەمین پارت بوو کە ئەو داشە داژ عێراق داش تورکیا داژ ئێرانێکەوە نەبوو ئەو تەرمینۆلۆگەکەی گۆڕی تەرمینۆلۆگیەکەی گۆڕی ئەو جارەکانە لەگەڵ لەدایکبوونی پێکاکای زۆر شتی لەدایک بوو کە ئێستا حیزبەکانی دیکەش کەم و زۆر چاو لێ دەکەن و دوای کەوتون بۆ جاری یەکەم پارلەمێنتی کورد لە دەرەوەی وڵات دامەزرا پاش پارلەمێنتی کورد لە دەرەوەی وڵات کە دییان شتێک دەبێت شتێکی گەورەتر بێ کۆنگرەی نەتەوەیی دامەزراوە ئەوە نزیکەی 20 ساڵە خەباتی بۆ دەکرێت کە بێتە کۆنگرەیەکی نەتەوەیی واقعی کە هەموو حیزب و ڕێکخراوەکان خۆی تێدا بینەوە کە بێتە سەرچاوەی بڕیاری گەلی کورد لە کوردستانی بەڵێ باش ئەڵبەتە لەم پەیامە مرۆڤەوە دەگرێتە دەست کە ئاماژە بە عیسا و بە ئیبراهیم و بەمانی و مەزدەک و ئەمانە هەموو دەدا دەڵێ ئەمانە بۆ ئاشتی تێکۆشان بەڵام دەرفەتیان پێ نەدرەکەوا بوو خودی ئۆجەلانیش ئامانجەکەی ئاشتی و ئازادی گەلان بۆ بەڵام دەرفەتەکە بەو نەدراوە بەڵام دەبینی ئێستا لەسەر زمینەی واقعی ڕۆژهەڵاتی ناوین هێدی ئەو هیوایە ئەو درەختە خەریکە بەردەگرێ ئەو گوڵە خەریکە دەپشوێتەوە کە ئۆجەلان بڵین جوتیاری بۆ یا چێنەری دار و گوڵەکە بووە ئێمە لە عیلەتەکەی چاو لە عیلەتەکەی بکەین عیلەتەکەی چیە عیلەتەکەی ئەوەیە ئەو فەلسفەیەکە لەسەر بنەمای برایەتی گەلان
لەسەر بنەمای نەتەوەی دێموکراتیک، لەسەر بنەمای پێکەوەژیانی گەلەکان نەتەوەکان وەک هەو بە حەق و حقوقی مساوی. ئەوە جاری یەکەمە ئەوەندەی ئەمن بزانم کە فەلسەفەیەکی ئاوا لەسەر کوورێ ئەرزی دێتە گۆڕێ. ئەو فەلسەفە هەرچی زیاتر جێگای خۆی بگۆڕێ بەو ئەندازەش شەڕی نێوخۆش نامێن، شەڕی ئەو نەتەوانەش نامێن، شەڕی بیر و باوەڕی ئیسیاسی نامێنێ، شەڕی مەسهەبی نامێنێ، کە بەڕاستی جێگای خۆیەتی کە نێوی بنێی فەلسەفەیەکی جیهانگیرە. ئەو فەلسەفە سەرکەوێ شەڕ و ناکۆکیش لە دنیادا خلاص دەبێ. بەڵێ باش ئەڵبەتە ڕێز حاجی ئەحمەدی لە 40 ساڵەی کە پەکەکە پێدەنێتە 40 ساڵەوە ئەڵبەتە کۆمەڵی وێزگەی گرنگی و پارتە هەن کەسانێک گەبوون کە کەدیانە بۆ بۆم پارتە لەسەرەوەش دۆسیەکمان حاضر کردو پێکەوە دۆسیەش ببینین پاشان دەینەوە هەندێک گفتوگۆ لەسەر ناوەڕۆکی ئەو دۆسیەش دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز لەسەر هەندێک لە وێستگەکانی پەکەکە پارتی کارگەرانی کوردستان با بینەر و بیسەری ئەم دۆسیە بین. لە 27 مژداری ساڵی 1970 سەدەی ڕابردوو لە گوندی فیسەی ناوچەی لیجەیسەر بە ئامەد بە سەرپەرشتی عەبدوڵڵا ئۆجەلان 22 کادری ڕێخستنی ئاپۆیی کۆبوونەوە و پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیان دامەزراند. ئەوەش وەک کۆنگرەی یەکەمینی دامەزراندنی پەکەکە بەناوکرا. لە سەردەمێکدا ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و هەڤاڵانی کە لە پەنجەکانی دەست زیاتر نەبوون شانیاندایە بەر خەبات و تێکۆشان کە گەلی کورد و گەلانی دیکەی بندستی تورکیا هیچ هیوە و ئومێدێکیان نەمابوو لە سەراب زیاتر ڕۆزەنەیەکی خێریان بەدی نەدەکرد. لە ساڵانی 1973 و 1974 کریستیانی سەدەی ڕابردوو لە شاری ئەنقەڕی پایتەختی تورکیا لە ناوچەکانی چوبوک و دوزولچایر ئۆجەلان و هەڤاڵانی یەکەم بەردی بناغەی شۆڕشەکەیان دانا. لە پاش 2 ساڵ و لە ساڵی 1976دا لە ناوچەی دیکمەنی سەر بە ئەنقەرا بڕیاری بەڕێخستن بوون درا و لەسەر ئەو بنەمایەش لە کوردستان و تورکیا تەفگەری ئاپۆیی کەوتەکار و خەبات و وێڕای هەموو سەختی و قوربانیدانەکان تەشەنەیەکی زۆری کرد و بەوەش تۆی هیوا لە سەردەستی ئۆجەلان و هەڤاڵانی چەکەرەی کردەوە. بۆیە ئیدی ئەو تەفگەرە نوێیە بووە ئامانجی هێرشی هەمەلایەنە و توندی دەوڵەت و حکوومەتی تورکیا. لە ساڵی 1970دا لە شاری دیلۆک یەکێک لە شۆڕشجێران و سەرکردەکانی تەفگەری ئاپۆیی حەقی قەرار لە هێرشێکدا تەرۆر کرا. پاش ئەوەش مەزلوم دۆخان یەک لە دامەزرێنەرانی پەکەکە کە لە ساڵی 1970 دەست بەسەر کرابوو لە ڕۆژی 21 مارتی ساڵی 1982 لە ڕۆژێکی نەورۆزدا بۆ پرۆتستۆکردنی مەرجەکانی زیندان لە ژوورەکەی خۆیدا لە زیندانی ئامەد دژی سیاسەتی تەسلیم و لە ناوبردن و تۆقاندن ئاگری لە جەستەی خۆی بەردا و گیانی بەخت کرد. گوشار و ڕاودونان و گرتن و ئەشکەنجەدانی ئەندامان و لایەنگرانی پەکەکە لە نێوان ساڵانی 1970 هەتا ساڵی 1982 گەشتە لووتکە و سەدان کەس ڕەوانەی سیاچاڵەکانی ڕژێمی تورکران بە تایبەتی زیندانی ئامەد کرایە ناوەندی تۆقاندن و تەسلیمگرتنی ئاپۆییەکان. لە دژی ئەوە لە 14 تەموزی ساڵی 1982 لە زیندانە دۆزەخ ئاساکەی ئامەد کادێرانی پێشەنگی پەکەکە محەممەد خێری دوورموش، کەمال پیر، عەلی چیچەک و عاکیف یەڵماز لە پێناو سەرخستنی ئیرادەی کورد و مرۆڤایەتی دژ بە کودەتاکارانی 12 ئەیلول و ستەما لە ڕادەبەدەرەکەیان دەستیان بە ڕۆژووی مردن کرد. بەوەش فاشیزم و تەسلیمبوونیان ڕەت کردەوە و گیان بەختکردنیان سەرکەوتن و ڕۆحیەت و بوێری و ئیرادەیان بە بەرخودانی گەل و شۆڕش و تەفگەری کوردستان و پەکەکە بەخشی و ئەگەر ئەوەش نەبوایە ئەمڕۆکە شتێک بەناوی تەفگەری ئازادی و دەستکەوتەکانی بوونیان نەدەبوو. هەموو ئەمانە وایان کرد پەکەکە بۆ ئەوەی بتوانێت هاوتەریب لەگەڵ گەل کاری ڕێخستنی و سیاسی و جواکی وەڵامی هێرشەکانیش بداتەوە و بە ناچاری لە ڕۆژی 15 تەباخی ساڵی 1984دا لە وەچەرخانێکی دیکەی مێژوویدا بڕیاری شۆڕشی چەکداریدا و بە ڕێبەری فەرماندا ئەگید یەکەمین گولەش لە 15 و 16 ئەو مانگا لە ناوچەکانی ئەروح و شەمزینان بە هێزە داگیرکەرەکانی تورکەوە نرا. ئەوەش هێندەی دیکە گوڕی بە خەباتی پەکەکە و فراوانبوونیدا و هەم لە ئاستی کوردستان و تورکیا هەم لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوین و جیهانیش ناوی پەکەکە دەنگی دایەوە.
پاش ئەوەی سەدان خولی پەروەردە بۆ پێگەیاندنی کادران و لایەنگرانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کرایەوە و هەزاران کادر و گەریلا پێگەیاندران و ئەوانیش چوونە نێو گەلەوە و دەستیان بە ڕێخستن کرد. ئیدی پەکەکە دەستی بە خەباتێکی نوێی دیکە کرد کە ئەوێش خەباتی جوڵاندنی جەماوەر بوو دژ بە داگیرکەری تورک. لەو چوارچەوێژدا لە دەستپێکی ساڵانی 1990ەکانەوە گەل ڕاپەڕێنرا و سەرهەڵدان و چالاکی مەدەنی جەماوەری لە سەرتاسەری کوردستان دەستیان پێکرد هاوکات لەگەڵ کوردستان و تورکیا لە ئەوروپا و هەندەرانیش هەمان خەبات بەڕێوە بردرا و لە باکووری کوردستان و تورکیا پارچەکانی دیکەی کوردستان و دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوین و وڵاتانی ئەوروپی و جیهان سەدان دام و دەستگای کۆمەڵایەتی کللتوری سیاسی زمان ئابووری و ڕاگەیاندن دروست کران و گەلی کورد و گەلانی دیکەشان لە دەور کۆکرایەوە. لە بەرامبەردا هێرش و پیلانگیێڕی و گەماروی سەر پەکەکە و سەرکردایەتەکەی بە تایبەتی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلانیش لە ئاستی کوردستان و تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا تا دەچوو زیاتر و سەختتر دەبوو. وێڕای تورکیا و چەند هێزێکی کوردی چەندین دەوڵەت و زلهێزی جیهانیش لە دژی پەکەکە کەوتنە خۆ و هەمووان پێکەوە لە ڕۆژی 9 ئۆکتۆبەری ساڵی 1990دا لە پیلانگیێڕێکی نێودەوڵەتیدا ئۆجەلانیان کردە ئامانج و لە 15 شوباتی ساڵی 1999دا ڕادەستی دەوڵەتی تورکیایان کردەوە. بەڵام چونکە پەکەکە لەسەر بنەمایەکی زانستی و دروست و کارا پشتبەست و بەخۆ و گەل لەسەر بنەمای فەلسەفەی ئاپۆیی خۆی ڕاهێنابوو دامەزراند و نەک بەم پیلانگیێڕیە و هێرشانە نەکەوت و لاواز نەبوو بەڵکو زیاتر لە جاران بەهێزتر بوو. ئەمڕۆکەش لە دوای 39 ساڵ لە دامەزراندنی هەروەها لە چلەمین ساڵی دامەزراندنیدا پەکەکە زۆر سەرکەوتنی گرنگ و مێژووی بۆ گەلی کورد و گەلانی مێزۆپۆتامیا و مرۆڤایەتی بەدەستخستووە و ئەمڕۆکەش لە گێژا و شەڕی خوێناوی ڕۆژهەڵاتی ناویندا بۆتە تاکە هیوای گەلانی بندەست و وەک کلیلی چارەسەری پرسەکان لێی دەڕوانرێت. ئەگەر چی جاران دەوترا پەکەکە گەلە و گەلیش لێرەیە ئەوە ئەمڕۆکە دەوترێت پەکەکە هیوای گەلانە و لە هەموو شوێنێکی جیهان و کەم و وڵات گەلی بندەست و پێشکەوتن خواز هەن. ڕێکخرا و پارتی سیاسیان تێدا نەبێت کە ڕێباز و فەلسەفەکەی پەکەکە و ئۆجەلانیان نەکرد بێتە میناک و سمبول بۆ خۆیان و دۆزەکەیان. ئیدی پەکەکە ڕۆژ بە ڕۆژ لە ئاستی نێودەوڵەتیشدا زیاتر بە چاوی ڕێزەوە لێی دەڕواندرێت و زۆر وڵات کەوتونەتە سەرڕاستکردنەوەی ئەو هەڵەیەی کە پەکەکەیان وەک تێرۆریست بەناو دەکرد و داخوازیەکان بۆ دەرهێنانی ناوی پەکەکە لە لەستی تەرۆردا تا دەچێت زیاتر دەبێت و لە ناوەندە گرنگەکانی وەک پەرلەمانی وڵاتانی ئەوروپا و کۆنسەی ئەوروپا بە فەرمی باسی لێوە دەکرێت و واژۆی بۆ کۆ دەکرێتەوە. هاوکات پەکەکە با سیاسەتی دروست و لۆژیکانە توانی بۆ یەکەم جار لە مێژووی دەوڵەتی تورکیادا دەسەڵاتداری ئەو وڵاتە و ڕژێمەکەی ئاکەپە و ئەردۆگان بە جیهانیان بناسێت و لە بوارەکانی سیاسی سەربازی ئابووری و دیبلۆماسیدا بە بنبەستیان بگەیەنێت. دێنەوە خزمەتی بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی دەمەوێت زیاتر لەسەر ژن قسە بکەین لە ناو پەکەکەدا. بەڕێز دەگرت خوێندنەوەیەکت بۆ پەکەکە هەبێ لە چوارچێوەی خەباتی ژن و هێنانە دەرەوەی ژن لە کۆت و بەندەکانی کوردەواری یاخود کۆت و بەندە دواکەوتەکوانی کوردەواری و باوک سالاری چی دەڵێ لە بەتایبەتی کە پێدەنێت چلەمین ساڵی ئەو پەکەکە؟ باسمان کرد کە کسانی عەرەب چەند دەستیان بردبۆ هەی بەڵام بە لەدایکبوونی پارتی کارکردن کوردستان پێکاکە ئەخلاقێکی تازەش لەدایک بوو. ئەخلاقێکی کۆمەڵایەتی تازە لەدایک بوو. ئەو ئەخلاقە چ بوو؟ دەچۆدا خۆی دەبینێتەوە دە بەرابەری هەموو مافی ژن و پیا و لە تەواوی سیستیمی کۆمەڵایەتیدا و ئەواش لە کوبانی خۆی بە دنیا نیشاندا لە مەیدانی پراکتیکدا. بەڵام ئەوە لە قەندیلی ڕادەستی پێکرد. ئەوە ئەو جریقەی هەورە تریشقەیە ڕعد و بەرق قەندیلی بوو کە لە کوبانی لێدا و شۆڕشی ڕۆژهەڵاتی ڕۆژاوای گەیاندا ئەو جێگایە کە دنیای سەرسام کرد. یەکێک لە شاعیر و شاعرە بەناوبانگەکانی ئێرانێک کە ژنە دەستێکی شعر لەسەر کچی کوبانی نووسیەوە ئاخرین شعری دەڵە چی؟ بە فارسی دەڵە خەجاڵەت میکەشم چ کورد نیستم. خەجاڵەت دەکێشم کە کورد نیم. کە کورد نیم. دەبزانە ژنی کورد گەیشتۆتە شۆ
و ئەوە مەسەلە نەهر مەسەلەی ئیژن لە ژنی کورد ئێرانێک کە ڕێگەڕیشەیەکی هەزاران ساڵەی دێرینی هەیە ئەوە مەسەلە ئەوەش تووفانێکە دێ ئەوەش بەشێکە لەو فەلسفەی کە کوتم ئەو فەلسفە تووفانێکە هاتووە دنیادا دەگرێت ئەو فەلسفە مەسەلەی ژنیش دەبێتە مەسەلەیەکی جیهانی کە ئازادی ژن بە بیر و باوەڕی من حەقی خۆیەتی چەند جارم باس کردو لێرە تکرار دەکەمەوە کە ڕۆژی ئازادی کوبانی بکرێ بە ڕۆژی ئازادی ژن لە دنیادا کە 26 مانگیەکە و ڕۆژێکیش دێ کە ئەوە حتمما سەر دەکەوێت چمچی مەسەلەی ژن ئیدی بە تەواوی لە دنیادا گۆڕە 6 ئەرتەشی گەورە هەن لە دنیاە کە ئەرتەشی ژنیان هەیە ئەرتەشی ژنی کوبانی بۆ یەکەم ئەو شتێکی کەم نییە ملەتێکی زادەی فەلسفە و هزری سەرۆگاپۆی تەبێ ئەوەیە کە شتێکی دیکەش کە دەگەڵ هاتنی پێکاکە لەدایک بووە ئەوش ئەوەیە کە خەباتی گەلی کورد لە پارچەگەری و لە ناوچەگەری ڕزگار بوو حتا ئێستا ئەوانێک کە کراون ئەو سەر هەڵداون و ئەو ڕاپەڕێنانێک کە هەبوونە هەمویان هەر یا لە کوردستانی عێراقی یا لە کوردستانی ئێرانێ یا لە کوردستانی تورکی بەڵام بەدایکبوونی پێکاکای ئێستش لۆمەی پەکەکەیەکەن دەڵێن پەکەکە با بڕواتەوە بۆ باکووریشی چیە لە ڕۆژەڵات لە باشووری کوردستان ئەو جورە کەسانە ئەو جورە بنەماڵانە ئەوانە هەر دەمێنن ئەوە مشکلەی منێ مشکلێمە بۆ مشکلێمەیە گەلی کورد ئەوەی دەوێ ئێستا دەبینین کە لە هەر 4 پارچەی کوردستانی ئەو تەفگەرە چەندی لایەنگر هەیە بڵێ باشە ینی بۆ شوورەیە بۆ پارتێک لایەنێک کەسێک ڕێکخراوێک سازیەک هزر و فەلسفەکەی ئۆجلانی یا ئەو کار و خەباتەی پەکەکە بکاتە هەوێنی تێکۆشان و خەباتی خۆی بۆ نمونە ئاماژەت پێدا لە ئەمریکای لاتین لە ئەرجنتین لە بۆلیڤیا لە وڵاتانی دیکە ئەو هەموو خەڵکە لە هەموو دنیا هاتوون بەڵێ ڕژاوی کوردستانەوە ینی ئەوان بۆچی بۆ ئەوان ڕەوا بێت بۆ نمونە فەلسفە بەڵام بۆ خۆمان عیبە بێت علەتەکەی یەکشتە علەتەکەی ئەوەیە دە فەلسفەی سەرۆک ئاپۆیدا جێگای ماڵبات و عەشیرەی تێدا نییە پارچەگەری وڵا هەتا وڵاتیش دەوڵەت ئەوانەی کە دژبەرن ئەوانە یا عەشیرەنە عەشیرەی فکر دەکەنەوە یا ئەوەتانێ مەسلحەت و بەرژەوەندی خۆیان دەکەوێتە دەخەتەرەوە بەڵێ چون دە فەلسفەی سەرۆک ئاپۆدا مەسلحەت و بەرژەوەندی تاک و عەشیرە و بنەماڵەی تێدا نییە مەسلحەت و بەرژەوەندی نەتەوەیی تێدایە نەتەوەکانی تێدایە گەلانی تێدایە ئەوەش دەمقابلی مەسلحەت و بەرژەوەندی واندایە ئەلەتەکەی ئەوەیە کە پێوەی ناڕەحەتن کە دەڵێ دەبێت لە شنگاڵێ بڕۆ شنگاڵێک کە تۆ دوو جار فرۆشتت هێسبینێش دیسان بڕۆنەوە شنگال هەڵەڵێن با پەکەکە بڕوات بەڵێ ئەو شتانە زۆرن بەڵام ئێمە ئەوانەوە دە پرۆسسێکدان کە بەرەو نەمان دەڕۆن با زۆر خۆیان پێوە ماندوو نەکەین یا خۆیان دەگۆڕن یا خۆشیان دەگۆڕن دەڕۆنەوە دەبینن بە چاوی خۆیان دەڕۆنی نەماوە بەڵێ دۆخی باشووریش لە بەرچاوە ڕاست دۆخی باشوور بۆی باشە بە کورتی ئەگەر دوایین شتت هەبێت لەسەر پەکەکە و دەربازبوونی بۆ 40 ساڵ خەبات بۆی بچینە سەر مژارێکی ترەوی ڕۆژەڵات ئەوەندەیە کە دەڵام ئەوە تووفانێکە تووفانێکی جەهانیە بەتایبەتی لە جەهانی سووەم ئەو تووفانە لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی ناوین دەچێتە دەرێ بەڵام زمانی پێویستە دەچێتە دەرێ بە تەواوی دنیای سێوەم دەگرێتەوە چونکی ئەو فەلسفە لەسەر بنەمای برایەتی گەلانە لە هەموو ئەو وڵاتانەیە کە لە دنیای سێوەم هەنا مشکلەی شەڕی ئیوانێک هەیە شەڕی ئینەتەوەکان شەڕی بەڵێ هەڵبەتە بەدەر لە جیهانی سێمی ژەمڕۆکە فەلسفە و هزری سەرۆگاپۆ لە زۆرێک لە زانکۆکان کۆنگرەی بۆ دەبەسترێت لێکۆڵینەوەی لەسەر دەکرێت زۆر ئەکادیمیست کاری لەسەر دەکەن ینی تەنها لە جیهانی سێومیشدا نەماوەتەوە ئەگەر ئەمە بمان هەوێ لەسەر جزئیات لەسەر هەموو لایەنەکانی ئەو فەلسفە قسە بکەین دەبێت چەندین بەرنامەی بۆ دابنی باشە سپاست دەکەم بچینە ڕۆژەڵاتی کوردستان و ئێران هەڵبەتە دوێنێ شەو فڕۆکە جنگەکانی ڕژێمی تورک هەرێمی چیای ئاسۆسیان لە باشووری کوردستان کە دەکەوێتە نێوان ڕۆژڵات و باشوور بردومان کردووە گەریلاکانی ئێوە گەرەکە کە سەر بە کۆدارن لەوێ ئەو سنوورە بەدەست ئەوانەوەی ئەوان بردومان کراون ئەو هەواڵەش بخوێنمە و پاشان گفتوگۆ بکەین ینی گەریلاهی ڕۆژەڵاتی کوردستانە
فڕۆکەی تورکی بردومانی دەکا گفتوگۆ لەسەر دەکەین چی هەیە چه ئامانجێگەیە لەم بردومانانە چیش لە پشتی بردومانەکانەوە هەیە بەڵێ بینەرانی بەڕێز فڕۆکە جنگیەکانی ڕژێمی تورک جارێکی دیکە هەڵبەتە بۆ سێهەمین جار چیای ئاسۆسی نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستانیان بردومان کردووەتەوە کە وەکو ئاماژەم پێدا سنووری گەریلاکانی ڕۆژهڵاتی کوردستان یەرەکەیە لەم سەروبەندەشدا محەممەد علی جعفەری فەرماندەی گشتی سوپای پاسدارانی ڕژێمی ئێران دەڵێت شەڕمان شەڕی باوەڕی و جوگرافیە سنوور ناناسێت لە عێراقەوە بگرێت تا یەمەن هێزەکانیان بڵاویان پێ کراوە. شەوی ڕابردوو کاتژمێر 8 خولەک نزیک دە فڕۆکەی جەنگی ڕژیمی تورکیە بۆ جاری سێهەم چیای ئاسۆس لە نێوان ڕۆژهەڵات و باشووری کوردستانیان بە دژواری بردومان کردووە. هاوکات ژمارەیەکی فڕۆکەی جەنگی دەوڵەتی تورک بەسەر ئاسمانی قەندیلدا سوڕاونەتەوە بەڵام هیچ بردومانێکیان نەکردووە. ئەو شوێنە لە ئاسۆس فڕۆکەکانی ڕژیمی تورک بردمانیان کردووە سنووری گەلیلاکانی یەکینەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یەرەکەیە و ئەوەش دەری دەخات بردمانەکان بە هەماهەنگی ڕژیمی ئێران ئەنجام دراون. لەلایەکی دیکەوە سوپای پاسدارانی ئێران بە فەرمی دانی بە دەستێوەردان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ناوە و لەوەش زیاتر چووبوونی هێزەکانیان لە وڵاتانی هەرێمەکە پشتڕاست کردوتەوە. لەو بارەیەوە محەممەد علی جعفەری فەرماندەی گشتی سوپای پاسدارانی ڕژیمی ئێران لە تارانی پایتەختی ئەو وڵاتە لە کۆبوونەوەی بەسیجدا ڕایگەیاندووە شەڕمان شەڕی باوەڕ و جوغرافیایە و سنوور ناناسێت. بەسیج نمونەیەکە بۆ پێکهاتنی حزبڵای لوبناان و حەشتی شەعبی عێراق و سەدان هزار هێزی ڕاهێنرا و لە یەمەن و وڵاتانی دیکەی ناوچەکەدا. ئەو قسانەی ناوبراو لە کاتێکدایە وڵاتانی عەرەبی بە تایبەت سعودیە و ئەمریکا و یەکێتی ئەوروپا بە جیار ڕخنەیە لە دەستێوەردانە سەربازیەکانی ئێران لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گرتووە و بە هۆکاری ئاژاوە و ئاڵۆزیەکانیان زانیوە. بەڵێ بەڕێز حاجی ئەحمەدی ئاماژەم پێدا فڕۆکەی هی تورکایە لەسەر سنووری ڕۆژهەڵاتی کوردستان گەریلای ڕۆژهڵاتی کوردستان بردومان دەکات هەماهەنگیەک هەیە لە بینی ڕژێمەکانی ئێران و تورکیا یاخود دەوترێت ئێران بەخۆی ناتوانێت فڕۆکە لەسەر ئاسمانی ئەو هەرێمانە هەستێنێت کە نزیکن لە سنوورەکانی باشووری کوردستان و عێراقەوە لەگەڵ تورکی هەماهەنگی دەکەن پێکەوە. ئەوە سەرچاوەکەی دەبێت ئەو ڕێفراندۆمەی باشووری کوردستان تەنەزەر بگری. ئەو ڕێفراندۆمە دوشمنەکانی کوردی کردە یەک و تورکیەش لەوەی ئیسفادە دەکا کە دەیەوێ ئێعتماد و پشتیوانی خۆی ئێرانێ بۆ لای خۆی ڕابکێشێ بۆ شەڕی کورد. دەنا چیای ئاسۆز ئەم زۆر باش بەڵاتم دەزانێت چەند لە سنووری تورکیای دوورە؟ لە پشتی سلێمانیە. دەزانێت چەند دوورە؟ علاقەیەکی ئەسان بە سنووری تورکیەوە نییە. وەوجار ئەو هێزەی کە لەوێشە هێزێک نییە کە لە باکووری کوردستانی ئەوان دەگەڵی دەرگیر بوون. ئەو هێزی ڕۆژهەڵاتی کوردستانە. بەڵام ئەوە دەو چوارچەوەیدا دەبێ ببینی دەو پێکهاتنێکی لێک نزیک بوونەوەی کە لەسەر مەسەلەی ڕێفراندوم دوشمنانی کورد لێک کۆبوونەوە و بوونە خاوەنی یەک پرۆژە و بوونە خاوەنی یەک بەرنامە ئەوەی دەبێت دەو چوارچەوەیدا ببینی. کەوابوو پێ دوایە زیانی ڕێفراندۆم تەنها بۆ باشووری کوردستان نەبوو بۆ بەشەکانی دیکەش زیانی هەیە. هیچ شتی تێدانە هیچ شتی تێدانە گەورەترین زیانی ئەوە بوو کە دوشمنەکانی کوردی دیسان هێناوە لەسەر یەک میزیدانان. دەزانی چ رابطەیەکی تورکیە و عێراقی هەبوو؟ عەبادی کوتی هەتا بنکەکانی نیزامی تورکیای لە عێراقدا بمێنن ئەمن ناچم بۆ تورکیە بەڵام چوو. بە ڕێفراندۆم وایان لێ کرد چوو ڕاست. مەسەلەی ڕێفراندۆم بوو لەگەڵ ئێرانە ئاینیشت. زۆر لە مشکلاتەکانی نێوخۆیان لەسەر ئەو مەسەلەی حەل کران ئێستا هەوڵ دەدەن کە ئەحتیمادی زیاتر بەدەست بێنن بە تایبەتی تورکیە کە ئەوەی لێ قەوماوە. بەڵێ باشە لەسەر قسەکانی جعفەری چی دەڵێ محەممەد علی جعفەری فەرمانداری سوپای پاسداران دەڵێ بۆ نمونەیانی بە زمانێکی دیکە پێمان دەڵێ هەم حزبوڵای لوبنانی هەم حەشدی شیعی لە عێراق هەم ببوورە حەشدی شعبی ناوە فەرمیەکەی وایە هەم ئەو حوسیەکان چەکدارە حوسیەکان ئەڵێ بە شێوەیەک لە شێوازەکان کوپیەکن لە بەسیجی ئێرانی دەوەیدا ڕاست دەکات هیچ شکی تێدانە ڕاست دەکات و دنیاش ئەوەی تێگەیشتەوە دنیاش ئەگە تێشی نەگەیشت پێ دەبێت ئەوەی تێبگا
بەڵام ئەمریکا و ئەمریکا ئەوروپاوانە کە نیگەرانیان لە ئێران هەیە بۆچی ئەم بارودۆخە قبول دەکەن تا بەزاری خۆشیاندانی قبول ناکەنەوە مەڕەتە بۆ کار لەسەر ئەوەی دەکرێت کار لەسەر ئەوەی دەکرێت لە پێش هەموو جێگایەکیدا نفوزی ئێرانێ لە عێراق و لە سووریە کەمکەنەوە کە لەبەیان کەم کردەوەیە لە بینیان برد مەسەلەی لیبنانش بخۆی هەڵ دەبێت باشە لە عێراقەوە دەست پێ بکەی لە عێراق چۆنە بێ نفوزە چۆن کەمەکرێتەوە وەختێک کە نفوسی ئێرانێ لە عێراقدا پێم وایە غەیری ممکن نییە چون حکوومەتی عێراقی مشکلاتی زۆرە مەجبور دەبێ جۆ بگرێ بە ئەو شانەی کە دنیای غەرب ئەمریکا دەیەوێ مەجبور دەبێ ناتوانێ ئەگەر نێکا عێراق پارچە پارچە دەبێ بۆ ئەوەی کە عێراق پارچە پارچە نەبێ ئەوانش سیاست دەکەن ئەوەیە کە مەجبور دەبن پێش بە نەفوزی ئێرانێ بگرن هەر ئێستاوە بۆنی ئەوەی دێ دەستی ئەوەی دێ کە وەختێک مقتەدا سەدر دەچێتە عەرەبستانی سعودی و هەمان حەکیم ئەو قسانە دژی ئێرانێ دەکا ئەوە بۆ خۆی سەرەتایەکە کە ئەم پێم وایە لێرەدا غەرب ئەمریکا سەر دەکەوێت کە نفوسی ئێرانێ لە عێراق و لە سووریا کەمکەنەوە لبنانیشی تێدا دەچێت ئەو دەمی مشکلاتەکە زیاتر دێتە سەر سنووری ئێرانێ ئەو هیلالی شیعە کە بە خەیاڵن دوایە بەم زوانە دەستێوەردان لە ناوخۆ ئێرانیشدا بکەن یاخۆ دەرەوەی سنوورەکان نەمێنێتەوە مەسەلە گرێدراوە بە تەکاملی ئەو ڕووداوەی کە چۆن تەکامل دەکا بەوەی زوویا درەنگ دەست پێ دەکا بەڵام بەستراوە بە سەرکەوتنی پلانەکەەوە بە سەرکەوتنی پلانەکە کەنجێ دەست پێ دەکا بەڵێ باشە بچینە سەر شتێکی دیکە مەسلەی ئەو بوومەلەرزە ئەردەژەیکە لە ڕۆژهەڵاتی کوردستانیدا خەڵک گەشتا گلەی و گازندیانێ بەشێک لەو گلەی و گازندیانە ببیستین پاشان دێمەوە لەوە دەپرسم بەڕێستان خوێندنەوەتان یا هەڵسەنگاندنتان بۆ ئەو بەهاناوە چوونە بە شێوازێکی سەرهەڵداناسا شۆڕژاسا یەکێتینەتەوەیانە بۆ لێقەوماوان چی بوو بەڵێ بینەرانی بەڕێز لێقەوماوان بە تایبەتی لە دەڤەرەکانی یارسانشین گۆرانشین هێشتا گلەی زۆریان وێڕای تێپەڕبوونی چەندین ڕۆژ بەسەرە و کارە ساتە ماڵوێرانکەرە بوومەلەرزەکەی ڕۆژهەڵاتی کوردستان پارێزگای کرماشان بەڵام هێشتا وەکو پێویست کاربەدەستانی ڕژێمیێران نەچوون بەدەمیانەوە ئەوانیش گلەیانەیە با گلەیەکان لە زاری خوان و ببیستی جمهوری ئیسلامیە خوار ڕاستە هیچ خەوەرێکی لە ئیمە نییە تماشای خانەکانمان بکەن خانەی دەورەی شاهایمەتە هەرو خانگە لە ئایمە ناوەیە نە کومەکە ئاوە پیمانکردن نەهینە جادە نەهینە بێداژ نە ئی کومەکی مڕویشە پیمان هەنوو نەکردنەوە خەوەریانە لیمانیە خوار ڕاستە و پێغەمبەر ڕاستە ئیوە لەتف بزرگی کەین وەسە کومەگە پیمانکەین وەسە تێن سەردەینە لیمان وەسە تێن دوونی نەمان وەی وەزوە وەی بەدبەختیوە حتا علیمان نەخۆش بوو دیمە جادە نێری خوار ڕاستە بووی مێدوگدر تەسلیم کەی وەخواش جنە لیمان ئێمڵەی وە لە ناو جادە تەسلیم کردە جادە نەیاشتیمە ئەلیمان ئامپانتیسی بایتە بانوەخوا بڕوە هیچ کوردادی زمسان نییەکە دی جادە نێری جادەمان خەتە حتا ئەی سەرزە واردی وەلەی مانتەقەمانە خوار ڕاستە دەوڵەتی جمهوری ئیسلامی هەنوز یە سەرنەکی شاوە بزانی مەمایمتان نەمایم هەرچی هاوارکەیم هەرچی تەقازا دەیم هەرچی داد هەرچی بەدبەختی هەم لە ناو ڕووسا ناتکن و خۆر نییە و تماشای ڕووسا نەکردنەوە سەریم ئەسڵەن ئەو خواردن دێنی خوار ڕاستە نە جادە دێنی ماروین یانی لێ ڕووسا ماروفی لە ناو دەوڵەتانی کرماشانە نییە خوار ڕاستە دەستان دەر نەکەی براوە لە خۆشەوی برنج و ڕۆن و نەفت برنج و نەفت و گەرمی وەکو گاز وەکو کە پیکنیک وەکو کەپسول شرای علادین چادرمان نەگەرەوە دەستان دەرنەکا چادر دێک و دوو بێ مەسەڵ ئەوە کە نەیگرتە بیرێ سەواوی هەست هەڵێوی هێوە خەیرخواکەن ئەو سپایچە وا لەبانی پێڵەکەیە بەری هێوە ئەورێ دەنگی من قەشەنگ زەبتکە تەقازای لێ ئەەکەم خوای دمەنم لە ئەو فەرماندەیە وابانی ئەم جادەیەوە ئەم جادەی دەروەندە هەوڵە بن بەسە بەری کەس نەورێ وەسەلام بەڵێ بینەرانی بەڕێز بەر لەوەی بەمەوە خزمەتی میوانی بەڕێزی بەرنامە ئەوەتان پێڕابگەنم لەم ساتانە دا هێزەکانی ڕژێمی تورکی داگیرکەر ناوچەی بلبلی
کانتۆنی ئافرین یا هەرێمی ئافرین بردومان دەکەن هێرشیان بۆ سەرەوێت دەست پێ کردووە. ئێمە لە ساتەکانی داهاتوودا لەو بارەوە زانیاری زیاترتان پێڕادەگەین. ئەلبەتە ماوەیەکی زۆر ئەو هێرشانە لە چەندین شار و ناوچە و گوندی ئەو هەرێمە بەردەوامن. بەردەوامیش ڕژێمی تورک و بەرپرسانی هەڕەشەی هێرشی بەرفراوانتر دەکەن بۆ سەر کانتۆنی ئافرین لە بەرامبەرەوەشدا بەرپرسانی ڕۆژاوای کوردستان یەپەگە و یەپەژە و قەسەدە وەڵامی توندی ڕژێمی تورکیان داوەتەوە دەڵێن ئەفرین و ئەو شوێنانەی کە ڕژێمی تور لە ڕۆژاوی کوردستان بە تەمای هێرشیان کاتە سەر دەکەینە گۆڕستان بۆیە. بەڕێز عەبدوڕەحمانی حاجی ئەحمەدی ئەوە هێشتا بارودۆخی خەڵکە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەو شێوازەیە ڕژێمی کۆماری ئیسلامی هیچ هەوڵێک نادا بۆەوەی کە زیاتر بەهانیانەوە بچێ ئەو بارودۆخەی هەیە هاوکار بێ بۆی لە زیانەکان کەمتر بێتەوە ئەو لێ قۆماوانەشی لەم بارودۆخەداهن خانوویان بۆ دروست بکرێ هاوکاریان پێ بگەێنرێ. بەڵام زیاتر من دەمەوێت ڕاوەستە لەسەر گەل بکەین گەل بە شێوازێکی بەرفراوان بە شێوازێکی مەزن بە شێوازێکی یەکێتی نەتەوەیانە بەدەم ئەوە چون مرۆڤ چۆن ئەمە بکاتە هەوێنی داڕشتنەوەیەکی نوێ بناغەدانانێکی نوێ بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و دەستپێکردن بە خەباتی مەدەنی دەرەنجامیش خەباتی سیاسی لەو بەشەی وڵات. ئەمن ئەوەی لە چوارچێوەی پرۆسێسی یەکێتی نەتەوەیدا دەبینم. دیارە سەرەڕای ئەو کارە ساتێکە بەسەر کورد هات سەرەڕای ئەو ماڵوێرانی 1937 گوند وێران بوو چەندین شار و شارۆچکە وێران بووە سەرڕای ئەوەی کە دەوڵەتی جەمهوری ئیسلامی هیچ یارمەتیشی نەداوە. بەڵام ئەوە لای باشەکەی چیە؟ لای باشەکەی تەکمیلی تەکاملی یەکێتی نەتەوەیە. بە بیر و باوەڕی من یەکێتی نەتەوەی کورد دەسێ مەرحەلاندا گەیشتە ئەوەی یەکێکیان مەرحەلەی ئەوڵ ئەوە بوو کە سەرۆک ئاپۆ هات بۆ ڕۆمێ لەوێ دیتمان کە لە هەموو سەراسەری دنیاە کورد ڕۆیان کردە ڕۆمێ ئەو بەردی بناغەی دانانی بەردی بناغەی یەکێتی نەتەوەی بوو. ڕۆما لە ئیتالیا ڕۆم بۆ مەکەی کورد. دوایوی چی؟ دوایوی کوبانی و شنگال بوو. لە کوبانی دیتمان کە تەمەشای شەهیدەکان بکەن تەمەشای گۆڕستانەکان بکەن هەمووی کوردستانیە. گەلی کورد هەر بیر و باوەڕێکی سیاسی هام بوو ڕۆیان کردە کوبانی کوبانیان ئاوا سەرخست. پاش کوبانی و شنگاڵێ ئەمن ئەوەی بە ڕێفراندوم دەزانم ئەو پشتگیری گەلی کورد لە کارە سادبارەکەی زەلزەلەی ئەوە ڕێفراندومێکی بێدەنگ بوو ڕێفراندوم بوو کە گەل کردی و پەیامێک بوو بۆ جەمهوری ئیسلامیش کە پەیوانە بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان خەڵک هیچ شتێک نەماوە هیچ حرەکەتێک نییە. ئەوە پەیامێکی زیندوو بوو پەیامێک بوو کە ئێمە بۆ خۆمان پشتی خۆمان دەگرین و دێرەدا دیسانەکانە تکراری دەکەمەوە کە بەڕاستی گەلی کورد لە هەموو پارچەکانی کوردستانی لە سێ کانتۆنی ڕۆژاوای کوردستانی یارمەتی لە باکووری کوردستان هەر بۆ زانیاری بەڕێست و بۆ بینەرانیش دوێنێ و ئەمڕۆ لە زیندانەکانی تورکیا گیراوانی کورد ئەو هاوکاریەکەمەی خۆیان هەیە خێزانەکانیان بۆیان نێرن کۆیان کردوێتەوە نردویانە بۆ ئەوانەی کە لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لە بوومەلەرزەکە زیانیان پێگەشتووە. هەر ئەو بەرنامەی لە چەند سەعاتاندا لە تەلەڤیزیۆنی ستێک تێویدانرا چەند پارەکۆ بۆ چەها خەڵکی دیکە بۆ خۆیان گروپیان پێکێناوە کومیتیان پێکێناوە یارمەتیان کۆ کردوێتەوە هەر لە ئەوروپایە لە دنیای دەرەوە نەکە لە ئەوروپایە بێجگە لە ئەوەی کەمە دیتمان وێنەیەکی ئاسمانیان گرفوو کە زیاتر لە 150 کیلومتر ماشێنا ئەوە بە شوێنیەکەوەیە ناتوان حرەکەتێ بکەن هەموو ڕوویان دەو مەندەقەیە کە زەلزەلەی لێوە کە بۆ مەلەرزە لێوە ئەوە ڕێفراندومێک بوو ڕێفراندومێکی 18 عیار تەواو بوو کە گەلی کورد چی دەبێت پێدوانیە ئەمە دەری خست گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە پێش پارتە سیاسیەکان یا پارتە کلاسیکەکانە کە لەوێ هەیە. گەلی کورد بەخۆشیەوە وڵا بەخۆشیەوەش نا گەلی کورد زۆر لە پێش حیزبەکانە زۆر لە پێش حیزبەکان بەڵام شتێکی کە دەمەویست بڵام ئەو زەلزەلە هەر ئەوە نەبوو کە ئەو پەیامەی گەلی کوردی نیشاندا پەیامێکی دیکەشی نیشاندا ئەویش ئەوە بوو کە لە سەراسەری ئێرانە نەتەوەکانی دیکەش کەم و زۆر
خۆیان تێدا دیتەوە یارمەتیان کۆ کردەوە لە تارانی ڕاو لە بروجردی و نازام لە چۆڵە ئەوەش بۆ خۆی دەستپێکێکە ئەوەش بۆ خۆی دەستپێکێکی تازەیە لێک نزیک بوونەوەی ئینەتەوەکانە کە ئەوەش خۆی دە فەلسفەی سەرۆک ئاپۆشدا دەبینێتەوە هەڵبەتە بوو مەلەرزەکەش جیاوازی نەکرد لە بینی هیچ نەتەوە و پێگاتە و ئاین و باوەڕیەک هیچ بۆ جاری یەکەمە کە یارسانەکان چەند بە شانازیەوە سپاسی کوردی ئیسونی و ئەوانی دیکەیان کرد کە ئاوا یارمەتیان داون ینی بەبێ لەبەر چاوگرتنی بیر و باوەڕی مەسەبی یا ئاینی بەڵێ باشە دوای ئەمە پێویستە ئێوە وەکو پارتە سیاسەکان چی بکەن بە تایبەتی کۆدار بەتایبەتی دیارە ئەو مەسەلەی یەکێتینەتەوەی تەنها مەسەلەی پەژاو کۆدار یا فلان حیزب نییە مەسەلە حیزبەکان دەبێت ئەوەی ببینن ئەو پرۆسیەسەی ببینن ئەو پەیامە بۆ حیزبەکانیشە ئەو پەیامە بۆ حیزبەکانی کوردیشە حتا بۆ هەموو پارچەکانی کوردستانیش کە گەل یەکە گەل یەکێتی دەبێ گەل یەکێتی نەتەوەی خۆی دروست کردووە دەبێت ئەنگۆش دروستی بکەن ئەگەر دروستی نەبکەن بەجێ دەمێنن بەڵێ باشە بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی بەداخەوە کاتەکەمان تەواو بوو زۆر سپاست دەکەین بەڕێز عەبدوڕەحمان حاجی ئەحمەدی ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆدار کە لێرە لەگەڵماندا ئامادە بووی هەمیش سپاسی ئەوە دەکەم زۆر سپاس بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ ئێش کە تام ساتە لەگەڵماندا بوون تا بە یەکەشنەوەیەکی دیکە شاد و بەختەوەر بن